سڵاو و ڕێز و خۆشەویستین بۆ هەمووتان. هیوادارم هەمووتان باش بن و هەمووتان تەندروست باش بن، هەمووتان دڵخۆش بن، هەمووتان ئارام بن و خۆشحاڵم کە لەوانەی دووەمە هەر لەم کۆرسەی کە سەنتەری ڕۆشنبیری هەزر سەبارەت بە بواری فکر و فەلسەفە بۆ ئێوەی بەڕێزی ساز کردووە. من لەوانەی دووەمە هاتوومەوە خزمەتتان. وانەی ئەمڕۆمان حەقیقەت و ڕایاڵەکانیەتی و خوازیاریشم وەکو وانەی یەکەم نەبێت، نازانمیتر ڕاوەستان و شتی وای تێدا بوو. ئێستاش نازانم ڕاستی کێشەکە لەکوێ بوو. بابەتی خەت و ئەوانە بە نسبەت خۆم یعنی خەتەکەم زۆر باش، بەڵام نازانم کێشەکە لەکوێدا بوو. ئەگەر ئاگادارم بکەن و سەبارەت بە دانگ وێنە نازانم ئەو شتانە مەمنونتانە بم، چکە من هێشتا هیچ شتێک نابینم بە حەقیقەت. بۆی بچینە ناو باسەکە بۆی کات زۆر نەکوژین، ئەوە زۆر باشە و لای کوشتیوا دەبینم. هەمووتان بەخێر بن و من خۆشحاڵم. باسی ئەمڕۆمان باسی حەقیقەتە. باشە، حەقیقەت طبعاً هەمیشە یعنی بابەتی حەقیقەت جێگای پرسیار بووە. هەمیشە مرۆڤ بە دوای حەقیقەتا گەڕاوە و بە تێگەیشتنی من مرۆڤ کاتێک حەقیقەت ئەناسێت ئەو کاتە ئەبێ بەگەڕیدا، ئەو کاتە پرسیارە وروژێنێت. واتە خودی خۆی لە بنەڕەتە مرۆڤ یعنی ئەتوانێت پرسیاری فزوولی بوروژێنێت، پرسیاری هەمەجیەکان. بەڵام کاتێک پرسیاری جەوهەری وروژان دواتە حەقیقەت ناسە. باشە؟ اینجا بابزانین حەقیقەت چییە؟ ینی من هەوڵەدەم کەم شتێکتان پێ بڵێم، بەرچاوڕوونیەکتان بدەمێ بۆی ئێوەی بەڕێز دواتر بتوانن ئەگەر پرسیارتان بۆ دروست بووها گفتوگۆ بکەین. من دەمەوێت زیاتر دەرفەت بۆ ئێوەی بڕەخسێنم، نەک بمەوێ ینی هەموو کاتەکە بۆ خۆم بێت. طبعاً ئینسان بوونەوەرێکە چاوچنۆکە و لە عینی کاتیشا ترس زاڵە بەسەریە. باشە، چاوچنۆکە واتە هەموو شتێکی ئەوێت، حەزی لە هەموو شتێکە، حەزی لە زانینی هەموو شتێکە، حەزی لە دەستخستنی هەموو شتێکە، حەزی لە دەست بەسەراگرتنی هەموو شتێکە. هۆکارەکە چییە؟ بابەتی غەریزەیە، پاڵنەرەکەی. بەڵام لە بەرامبەر ئەوەشدا ترسی هەیە. ترس لە چی؟ لە نادیاری. هەمیشە مرۆڤ لەو شتانە ئەترسێت کە لێی نادیارن و هەمیشە نادیاری بۆ مرۆڤ بۆتە جێگای پرسیارە جەوهەریەکان کە حەقیقەت یەکێکە لە نادیارەکان. بابەتی حەقیقەت بابەتێکی نادیارە، بۆی مرۆڤ هەوڵی داوە لە ڕێگەی کۆمەڵێک ڕایاڵەوە بۆی بتوانێت بە حەقیقەت بگات، واتە ڕاستی شتەکان، واتە جەوهەری شتەکان، ئەسڵی شتەکان. باشە؟ لە بەرامبەر ئەوەدا جەوهەری چی نمونە؟ جەوهەری مرۆڤ خودی خۆی چییە؟ باشە؟ ئیتر دێ لە ڕێگەی ڕایاڵەی بڵێن عەقڵیەوە دێ هەنگاوەنێتن بۆی بتوانێت بەوە بگە کە مرۆڤ چییە، خودی خۆی چییە. واتە مرۆڤ لە ڕووی عەقڵە هەوڵەدات، واتە لە ڕایاڵەی عەقڵیە. ئیتر کاتێک دەڵێن ڕایاڵەی عەقڵی واتە ڕایاڵەی ئەزموونیشی لەگەڵا بێ، زائیدەن بابەتی فەلسەفە و فکر و شتانی هەموو لەگەڵا بێ. باشە؟ هەوڵەدات ینی بگات بە خودی خۆی، واتە بزانێ خودی خۆی چییە، مرۆڤ چییە. ئیتر دەبێ بزانێت مەسەلەن گەردوون چییە، جوانی چییە، ژیان چییە، ئەسڵەن ئەو بۆچی هەیە. ئەخوانە هەموو جێگای پرسیارن و حەقیقەتی ئەو شتانە چییە. کاتێک ئەو شتانە نادیارن، کاتێک سەیرەکات مرۆڤ لە ڕایاڵەی عەقڵیەوە سەیرەکات، ئەو هەیە بەبێ بزانێ خودی خۆی چییە. بۆیە ئاراستەیەک هەیە لە ناو ڕایاڵە عەقڵیەکە کە پێی وایە خودی ئێمە خەیاڵین، ئەسڵەن ینی ئەسڵ نین، وجودەکەمان نییە. ینی لەم سۆنگەوە سەرچاوەگرێ، لەم ئاراستەوە سەرچاوەگرێ کە ژیان بە خەیاڵەزانن یان مرۆڤ بە خەیاڵەزانن. بۆچی؟ ئێخە ناگەن بە حەقیقەتەکە، ناگەن بە خودی خۆیان، ناگەن بە خودی جوانی، مەسەن بە خودی نمونە ژیان. باشە، ژیان چی ئەسڵە؟ یعنی ژیان
تۆ دەی لە ڕووی عەقڵیەوە لێچیە دەیتەوە سەیرەکەیت یعنی ئەمڕۆ بەیانی هەڵەستی نان و ماستە خۆی یان نیوەڕۆ دیسان نانەخۆی ئێوارە نانەخۆ شەوێ دەخەوی دیسان بەیانیها کەلعادە ئێوە بە پرۆسەکە بابەتێکی دووبارەی یعنی خۆی مانای نییە بۆیە لە ئاراستە عەقڵیەکە هەندێک بە ژیان بە بێمانە بینن بۆچی ئێخە بابەتەکە دووبارەیە هیچ مانای تێدا نیەوە یعنی تۆ هەموو ڕۆژێ نمونە کارت هەیە چه کار دێوە و هیلاشی دەخەویت سبێنی دەچیەوە کار جمعەیە یەکشەمە یەکشەمە پشووت هەیە مەسەلەن پشووەکە دەی تۆ دیسان ها دووبارە بتەوە ڕۆژەکانت دووبارە بتەوە ها شەمە یەکشەم دووشەم تەمەشاکەی وەرزەکانت دووبارە باش ئەوە سەبارەت بە خودی خۆت لە ڕووی ئاراستی عەقڵیەوە کاتێک سەیری جوانیەکەی مەسەلەن هەر لە ئاراستە عەقڵیەکەوە سەیرەکەی نمونە گوڵێک تەمەشاکەی جوانە باش سەیرەکەی بۆ بەیانی هەڵوەرێ یخلخۆ جوانی ئەگەر مانای ئەوە بێ کە هەڵەوەرێت ئیکەواتە ئەسڵ نییە و جەوهەرەکەی نییە واتە حەقیقەتی جوانیەکە چی ئێستا چکە جوانیەکەمان بینی واتە ئێمە زانیمان هەیە بەڵام نەما بۆ کوێ چوو جارێک دیکە دێتەوە جارێکی باشە کەواتە ئەوە بۆچی ون نەبێتەوە بۆچی لەبەر چاوی ئێمە ینی بەردەوام نابێ و بابەتە ئێمە ناتوانین لە ڕێی ڕاڵەی عەقڵیەوە بین بە مەفهومی جوانی بگەین بابەتی مردن چییە مردن دێن لە ڕووی عەقڵیەوە تەمەشاکەین ئەزموونەکەین سەیرەکەین ینی مردن عیبارەتە لەوەی کە ئەندامەکانی جەستەی ئینسان لە کارەکەوێ باشە لە کارەکەوێ ئیتر کۆتایی پێدێ ئەو کۆتاییە چییە نازانی بۆچی دەبی ئەزموونی بکەیت دەبی ئەزموونی مردن بکەیت ئەو کاتە ئەزانی مردن چییە واتە حەقیقەتی مردن چییە بۆیە کاتێک ئەبینین ینی حەقیقەتی مردن لە لای ئێمە شاراوەیە جەوهەری مردن نازانین چی ئێمە لە ڕووی عەقڵە کەواتە جەوهەری جوانیش بۆ نمونە ئەگە بمانەوێت جوانی گوڵێک وەکو خۆی بزانین چییە جەوهەرەکەی چی کەواتە ئەبێ ببین بە گوڵ هەر لەم سۆنگەوەیە ئاراستەیەکی باوەڕی بە تەناسوخەیە تەناسوخی ئەڕواح هەیە بۆچی بۆی ئەزموونی شتەکە بکەی بۆی بزانی خودی شتەکە چییە بەڵام ئێستا ئێمە ئەزموونی مرۆڤ بوونمان کردی بەڵام نازانین چی ئێمە تەنانەت ئاراستە کێ هەر پێی وایە مرۆڤ نابیندرێ دەزانی ینی مرۆڤ ئەسڵەن چییە لە بەرامبەر ئەوەدا ڕایەڵەکی تر هەیە هەر مرۆڤ پەنای بۆ بردووەش بابەتی زانستە باشە زانستە جیاوازەکە نمونە هەر سەبارەت بە مرۆڤ بڵین لە مەجای پزیشکیە دێ وەڵامێکە داتوو دڵێ لە کۆمەڵێک ئەندام پێکاتوو باشە لە مەجای ئەنترۆپۆلۆژیە گوایە مرۆڤ ناسیە بابەتەکە دێ دەڵێ ینی ئاژەڵێکە بەس ناتەقە لە دیوی کۆمەڵ ناسیە مەسەلەن ئاراستەیەکی دیکە دێ لێکدانەوە بۆ مرۆڤەکە ئەڵێ بوونەوەرێکی کۆمەڵایەتیە کار لێکەر و کار لێکراوە واتە کار لە کۆمەڵەکە و لەلایەن کۆمەڵشەوە کاری لێکرێتەوە بەڵام دوجار ئەوانە ینی جەوهەری مرۆڤ نین ئەوانە پێناسەن بۆ مرۆڤ واتە پێناسەن بۆ بەشێکی مرۆڤ نەخ خودی مرۆڤ ئەی مرۆڤ چییە ئیتر سەیری گەردوونی شەکێ ئیتر ئەوە مرۆڤ بەو شێوازە بێ ئەبی گەردوون چ بێت زانست دێت لێکۆڵینەوەکە مەسەلەن نمونە لێکۆڵینەوە لە ئاوەکە جەستەی ئێمە سێ لەسەر چاری جەستەی ئێمە ئاوە باشە زانست دێ زۆر لێکۆڵینەوەکە ئەڵێ نمونە ئەڵێت لە ئۆکسجین و دوو هایدرۆجین ینی ئێوە پێکهاتەی ئاوە بەڵام خودی ئاو چییە جەوهەری ئاو چییە ئاو بۆچی تامی نییە بۆچی ڕەنجی نییە ئایا ڕەنجی هەیە ئێمە ناتوانین بیبینین و ئاو بۆچی بۆگەنەکە بۆچی کاتێک مەکاین بەکاردێنین پاکە بێتەوە بەکە لە خواردنەوە دێت کەواتە جەوهەرەکەی پاکە جەوهەری شتەکە پاکە بەڵام بۆچی ئێمە نازانین چییەوە واتە لە دیوە زانستێکەش کاتێک ئێمە هەوڵی خۆمان بەگەڕەخەین ناتوانین بگەین با جەوهەری شتەکان ئیتر جەوهەری ئاو کاتێک نەزانین جەوهەری ژیانیش نازانین جەوهەری ژیان پێمان وایە ئەنی بابەتەکە مادێ ینی لە باشترین مانە ئەگەر بۆ ژیان بیدەین ئەوەیە کە مادێ و تۆ یعنی هەموو شتەکان مادەن و هەموو شتەکانیش بەردەوام لە گۆڕاندان واتە ژیان بەهۆی گۆڕانەوە بەردەوامە بەڵام ئەو بەردەوامی نییە زانی نمونە من ئێستا لایڤەکەم ئەو قساکە لەوانەیە ساڵێکی تر من نەما لەوانەیە مانگێکی تر من نەما
ئێکەواتە من نەقز بووم لە ژیانە چ گۆڕانکاری بەسەر ژیانە هیچ هەمان شتە یعنی بەردەوامە ئەی من و تۆ ڕۆڵمان چییە هیچ من و تۆ هەبین یان نەبین چ لە مۆزوعەکە گۆڕ چی لە گەردوو زیاد و کەمەکە کە کاتێک باسی 13-14 ملیار گەلەستێرە ئەکرێ بە تەنان باسی گەردوونی جیاوازەکرێ یانی نەکەرە و گەردوونی ئێمە یعنی جگە لە ئەو گەلەستێرە ئێمە میلکی وای باسی 13-14 ملیاری دیکە گەلەستێری واکرێ لە کاتێکە بەس گەلەستێرەکەیمە نزیکەی 100 ملیار ئەستێری تێدێ ئێمە چین ینی ئێمە خاڵێکیش نی لە ناوەدا باشە ئەوە لە ڕووی زانستیەکەوە ئیتر ئاین دێت ڕێاڵی ئاینی دێت ئاین دێت بە حسابی خۆی وەڵاممانەداتەوە دەڵێت ئەوەی ئێوە بە دوای داگەڕێن ئێوە دەستان ناکەوی بۆچی لەبەرەوە ئێوە خوڵقێنراوە باش ئێوە دروست کراوە کەچی لە بەرامبەردا مەسەلەن زانست دەڵێت دروستکردن نییە بابەتەکە مەسەلەن تەتەوڕە بەریەکەوتن هەیە نمونە بابەتی لە دیوە عەقڵیەکەی هەڵێ دروستکردن نییە ینی تۆ ینی سەیرەکەیت هەموو دروستکارێک ینی دروستکارێکی هەیە دوجارەکە بەو سیلسیلەدا بچینەوە نمونە کەسێک ئەمینێتەوە ئێو کەسە چێ خوڵقانوێت یان پرسیارەکان لێرە دروستە بن بۆچی چکە ئێمە ئەمانەوێ حەقیقەتی وجودەکە بزانینەوە حەقیقەتی بوونی خۆمان بزانینەوە حەقیقەتی ژیان بزانین حەقیقەتی گەردوون بزانین ئایا ئێمە ئەوەندە گرینگین کە گەردوونێک خوڵقێنرایە لەبەر ئێمە ئاین دەڵێ بەڵێ بەڵام سەیرەکەیت ئاین لە بەرامبەر ئەوەدا دەڵێ ئیلاهێک ئێوەی خوڵقاندووە بەڵام لە بەرامبەردا کۆمەڵێک ئەرچی پێسپاردوی ئەبێت عیبادەت بکەی نازەم چی بکەیت کەواتە سەیرەکەی ینی ئێمە ینی گەلەستێرەکەی ئێمە لەوانەیە خاڵێک بێت مەجموعەی شەمسی لەوانەیە خاڵێک بێت لە گەردوونە ئێمە و تۆ چین هیچ ئێوە گەردوونە بۆ من و تۆ خوڵقاوە ئێخەرەوە جێگەی پرسیارە ینی عەقڵ قبوڵی ئەوە ناکە ئاین دەڵێت ئەوە بابەتەکە عەقڵی نییە ئەی چییە ئەو دەڵێت دەبی ئیمان بێنی ینی بابەتەکە ئیمانە بۆ وەڵامی مردن هەماشت ئاین وەڵامی پێ ئەو دەڵێت ینی ئەو جیهانەت نییە تۆ بەس ئەو جیهانە جیهانێکی دریشتێ باشە واتە ئەو جیهانە تاقیکردنەوێ بەڵام لە ڕێاڵە عەقڵیەکە ئەلێرە پرسیارمان بۆ دروستە بێ ئێگە تاقیکردنەوەیە خۆ تۆ ناکرێت ینی بچێت تاقیکردنەوە بەبێ ئەوەی پێشوەختە ئامادەکاریت کردبێ پێشتر مەسەلەن ئەوەکە ینی دەرست خوێندە بێ کەواتە تۆ فڕێدراویتە ناو ژیان بە ناوی تاقیکردنەوە ینی باشترین وەڵامی ئاین ئەوەیە هەندێک لە ئاینەکانیش دەڵێن نەخێر بەڵکو مرۆڤ بڵێن هەر خودی ئەو هێزەیە ئەو ئیلاهەیە کە بنیاتنەرە واویش توانێت بنیاتنانی هەیە باشە بەڵام تەمەشاکەین مرۆڤ ناتوانێت خۆی بپارێزێ ینی ناتوانێت خۆی لە مردن ڕزگارکە دەبی دەسەڵاتی مەچی هیچ ئاراستە زانستیەکە هەماشت وەڵامی پێ نییە بۆ بابەتە وەڵامی پێ نییە کەواتە هەموو وەڵامەکان ینی ئاین خۆیەکات بە خاوەنیان بەڵام ئەوانیش وەڵام نین ینی وەڵامێک نین مقنیع بن ینی جێگای ڕەزامەندی عەقڵی ئینسان بێت جێگای ڕەزامەندی ئەزموونی ئینسانی بێت چکە ئەوان وەڵام گەلێک ئەدەنەوە هەموو ئاینەکانیش کۆک نین لەسەر شتێک لەسەر خودی حەقیقەتەکان واتە ئەگەر حەقیقەتی ڕەها نمونە ئەگە بڵێن حەقیقەتی ڕەها ئیلاهێکە ئیتر هەموو شتەکان دوجار ئەبێ بۆ ئەو بگەڕێنەوە بۆچی چونکە حەقیقەت واتە ینی شتێک کە ینی هیچ شتێک گۆڕانکاری بەسەردا نێنێت و هیچ شتێکش لە ناوی نەبات ئەخرەوە حەقیقەتە کاتێک شتێک کە لە ناوچوو یا گۆڕانکاری بەسەردا هات ئیترەوە نابێ بە حەقیقەت نابێ بە ئەسڵ چونکە ئەگۆڕێت بەڵام سەیرەکەین لە دەقی ئاینەکانیشە ئەو ئیلاهەی کە ئاینەکان باسیەکەن هەمان شتەویش گۆڕانکاری بەسەردادێت یعنی لە ئاینێک بۆ ئاینێک جیاوازە و ئیلاهە کەواتە کاتێک ئاینەکانیش بانگەشەی حەقیقەتی ڕەها بۆ ئیلاهەکە ئەکەن ئەویش ڕاست دەرناچێت بۆچی چونکە یعنی ئیلاهەکەش گۆڕانکاری بەسەردادێت کاتێک گۆڕانکاری بەسەرداد نمونە لە ئاینێکە
وەکو ئینسانە مەسەن تووڕا بێت زویرە بێت ڕازیکەی لە ئاینێکی ترا بەخشندێ مەسەن لە ئاینێکی ترا دێت دەڵێ باجەنگ بکەین مەسەن لە ئاینێکی ترا دێت وێنە ئاکرێتەوە لە ناو جەستەی مەسەلەن پەیکەرێکە کەواتە ها گۆڕانکاری بەسەدادێت ئیلاهەکە گۆڕانکاری بەسەدادێت بۆیە لێرە سەیرەکەین یعنی بە چ بە ڕێاڵەی عەقڵی بڵێن ئەزممویشی لەگەڵا بێت چ ڕێاڵەی زانستی باش ئیتر هەموو دیوە زانستیەکان چ ڕێاڵەی ئاینی تەنانەت لە دیوە ئاینێکەش بڵێن ئاینداریەکی عەوامی هەیە ئیتر ئەوانن لە پێناو ئەوەی کە ڕەزامەندی یان عادەتی شتەکەکەن بەڵام لەناو ئاینەکانە شتێکی تریش هەیە ئەگەر بە دیوە ئیسلامیەکە من بێڵێم تەسەوفە چەندە تەسەوف تایبەت نیە بە ئیسلام بە هەموو دینەکانە لە هەموو دینەکانە هەیە تەسەوفیش دێت چی دەکە ئەو یعنی بۆ ئەوەی خۆی لە حەقیقەتی سزادان بپارێزێت دێ مەسەلە زوو دەکە عیبادە دەکە بۆی بە حەقیقەتی چێژ بگات بۆچی چونکە ئاینەکان بانگەشێ ئەو حەقیقەتە ئاکەن واتە ئەوان دەڵێن حەقیقەتە ڕەهایەکە لێرە نییە بابەتەکە لێرە نییە بەڵکوەوەی کە هەیە هەمووی وێناکردنە بابەتەکە وێناکردنە یعنی بۆیە مرۆڤ هەرچەند هەوڵدات پێی بگات پێی ناگات ئیلا دەبێت بێ لە ڕێگەی ئاینەکەەوە پێی بکات بەڵام لە ڕێگەی ئاینیشا هەماشت پێی ناگەینەوە واتە دەبێت ئێمە ئەزمموی مردن بکەین نمونە اینجا ئەو کاتە ئازانی نمونە تۆ حەقیقەتی سزادانێک هەیە یا حەقیقەتی بەختەوەریەشی هەمیشەی هەیە خۆ کاتش توانە ئێوە نییە بگەڕێەوە وەنیا یعنی کێشەکە لەوەدایە ئاینەکانی ئەو وەڵاممان نادەنەوە وەڵامی ئەومان نادەنەوە کە بزانین حەقیقەت ئەسڵەکەی چییە وە لەکوێدا ئێمە دەستمانەکەوێت کەواتە ئەو بۆچوونەی کە بەربڵاوە دەڵێن حەقیقەتی ڕەهانیە باش خۆی ئەم وەکو خۆم ینی لەگەڵ بۆچوونەش دانین چونکە ئەو بۆچوونەش دەبێتەوە حەقیقەت ینی کاتێک تۆ دیت بە ڕەهایی دەڵێ حەقیقەت ئەسلی ینی ڕەهایی نییە هیچ شتێک ڕەهانیە ئێجارێش دیکەوە دەبێتەوە حەقیقەت ئایا وێنا ئێمە توانای وێناکردنی چەمکەکانمان چەمچی حەقیقەتمان هەیە یا توانای بینینمان هەیە بەڵام کاتێک تەمەشاکەین لە هەرچی ئاراستەکەوە بە هەموو لە قوپۆپەکانیانەوە بووی بەگەڕی دەبۆی بۆی دەستمان بکەوێت دوجار دەست بەتاڵ دەرەچینێمە واتە لە سەرەتاییترین شتێکە لە بچووکترین شتێکە نمونە میکرۆبێک تۆ نازانی حەقیقەتەکەی چی جەوهەری شتەکە چی ئێمە بەس ڕواڵەتەکەی بینی ئیتر لە میکرۆبێکە هاتا گەردوونێک ئێمە بەس ڕواڵەتەکەی بینین نەک جەوهەری شتەکە ببینین جەوهەرەکەی ناتوانین ببینین بۆیە یعنی ئەوانەی کە ئەڵێن ژیان بێمانەیە یا وجودی ئێمە خەیاڵ ئەسڵەن ئەوانیش دیوەک حەقیان لەلا هەیە بۆچی ئەخەت چونکە پێی ناگەن کاتێک تۆ پێی نەگەیت مرۆڤ حەز دەکات ینی مرۆڤ بوونەوەرێکە هەمیشە حەز دەکات کە شتەکە ببینێ بێ بۆچی لە نادیاری دەترسێت مرۆڤ وە چاوچنەوە کە حەزی زانینی هەموو شتەکانی هەیە حەزی بینینی هەموو شتێکی هەیە مرۆڤ واتە مرۆڤ بەو دوو ئاراستەیە بە ئاراستەی چاوچنۆکی بە ئاراستەی ترسنۆکی حەزی ئەوەی هەیە کە هەموو شتەکان بزانێت ئەوە بۆ ئەوەی نییە کە بزانێت چییە وەکو خۆی بەڵکو بۆ ئەوەیەتی خۆی لە ترسا ڕزگار بکات نمونە مردن مرۆڤ نازانێت چییە ئێبێ ئەزمموی بکەیت کاتێک ئەزممویشت کرد ئەو کاتە ینی تۆ کۆمەڵێک دووڕیانی جیاجیات دێتە بەردەم ئەوانەی ئاینەکان نمونە ئەوانەی ئاینەکان باسیەکەن ئایا ئەسڵەوە دەبتە ئەسڵەوە کات خۆش پرسیارێکەوە نییە ئەوەی زانست باسیەکات بە تایبەتی لە بواری باڕە سایکۆلۆژیەوەوانە یعنی ئەوان باس لە هێزێکی ترە هێزێکی تری ئینسانەکەن باس لە بڵین بە ئەوەی کە لە دیو ئاینەکە پێگوتری ڕۆح ئەوان باس لە تەزووەکەن ئایا مرۆڤ ینی ئەسلی مرۆڤ ئەو تەزوەیە
کە زانست بانگەشەی بۆکە و هەم ئاینیش بڵین بانگەشەی بۆکات و هەم مرۆڤ لە ڕووی درکردنیشەوە لەوانەیە گومانێک بکە هەستێکی پێ بکە بۆچی چکە خەو ئەبینێت خەو ئەبینێت چکە خەو بەجەستە نابینێت خۆ وانە ئەوە لەوانەیە لە ڕووی زانستیەوە بڵین دەڵێن لە ڕووی لێکدانەوەی بۆ مێشک بۆ ینی لێکدانەوەکە بۆ مێشکە گەڕێنرێتەوە بەڵام لە ڕووی بارەسایکۆلۆژیەوە بۆ بابەتی ڕۆحە گەڕێنرێتەوە ینی ڕۆحە گوایە ئەو بابەتە ئەکات ئەو خەوە ئەبینی و گەڕیدێ ینی دەگەڕێت ئەوەی ئاینیش بانگەشەی بۆ کات و هەماشە دەڵێ ئەستی تۆ مەسەلەن ڕۆحە بەڵام ڕۆح چییە و جارێ لێرە و جارێ پرسیارێکی کە دروستە بێتەوە ڕۆح چییە و ئایا کاتێک ئێمە ڕۆحین نمونە بۆچی ئێمە خودی خۆمان ناتوانین ڕۆحی خۆمان ببینین و ناتوانین ڕۆحی خۆمان ئاراستە بکەین ئاین ئەو جارێتی دیسان وەڵامێکی دیکەمانەدات و دەڵێ دەتوانین گوایە بە دیوی عیرفانی و تەسەوفی ئۆشتانە دەتوانیت چونکە لە دیوی ئاینیە هەرجگە لە تەسەوفە عیرفانیشیە عیرفان لە ترس و لە بابەتی ترس و گەیشتن بە بەختەوەری ینی عیبادەتەکە ناکە بەڵکو لە پێناو خودی خۆشەویستی ئایکات اینجا ئەو خۆشەویستی عیبارەت نییە ینی تەنیا تایبەت نییە بە بابەتی ئاینە مرۆڤ دەکرێت لە پێناو مەبادیئەکانی ببێ بە عاریف واتە عیرفان بوون عیرفانیەت هەر تایبەت نییە بە ئاین واتە تایبەت نییە بە بابەتی زوهد و تەسەوف و هۆشتانەوە بەڵکو ئەکرێ مرۆڤ لە ڕووی عەقلیشەوە ببێ بە عیرفان بە عاریف لە پێناو مەبدەئەکانی هەوڵدا باش و ئەوەی کە وای لێکات هەوڵی بۆ بدا تەنیا و تەنیا خۆشەویستیە وەک چۆن لە دیوە عیرفانیەکەشە لە دیوی ئاینی هەمان حاڵەتە بەرحاڵەوە خەریکە ینی دەبێتە ئەو 25 دەقیقەم قساکە ئێستا سەیرەکەم ینی ئەگەر کەسێک پرسیاری بۆ دروست بوو بێت من دەمەوێت زیاتر کات بە ئێوەی بەڕێز دەم من ویستم کەم شتێکتان بۆ باس بکەم بۆی ئەگەر پرسیارتان بۆ دروست بوو هەن گفتوگۆی زیاتر بکەین بۆی ئێوە سوودمەند بن چکە لەوانەیە ئێوە زیاتر لە بابەتی پرسیارەکانتان زیاتر سوود ببینن نەک لە خودی محازەرەکە لە سمینارەکە چکە سمینار ئەوە نییە تۆ بێ هەموو شتەکەی بدەیت کاتێک هەموو شتەکەت پێدا پرسیاری بۆ نامێنێتەوە بۆیە من هەمیشە هەوڵە دەم ینی لە سمیناری یەکەمیشە هەوڵمدا کەم شتێک دەم وەک ئەڵێن ڕۆس ئەقلام بدەم بۆی بتوانن ئێوە پرسیار بوروژێنن نەها گفتوگۆ بکەین ئێستا سەی دەکەم زانم ئەگەر هەر بەڕێزێک پرسیاری بۆ دروست بوو من لە خزمەتیان شەماڵ ئەحمەد بەگ مامۆستای ئازیز و لە ناشرین بەخێر بێن و سوپاس کاکە شەماڵ گیان دەستان خۆش مامۆستاجیان سوپاس کاکە پێشەنگ گیان سوپاس دەکەم ئەو هەموو گوڵ و شتە خۆشەویستن ئەو هەموو گوڵە سوپاستان دەکەم خۆشەویستن هەمووتان تاجی سەرن زەمەنی فەلسەفایی بۆ چوونت لەسەر حەقیقەتی عیرفانی چییە؟ حەقیقەتی عیرفانی من کورتە وەڵامێکم داوە لەسەر بابەتی عیرفان یعنی ئەویش حەقیقەتێکە و ئەوان بانگەشی یعنی گەیشتن بە حەقیقەتەکە بەڵام پرسیارەکە لێرە ئەوەی حەقیقەتەکەی وان چییە؟ واتە ئێمەش ئەهام کێشەکە لەوەدایە تۆ ئەبێ ئەزمونەکە بکەیت واتە بێ ئەزمونی عیرفانیەکە بکەیت نمونە حەلاج دەیگوت ئەنە الحەق ئێخر ئەنە الحەق بە تعریفە حەلاجەکە یعنی چی؟ نمونە ئیبن عەرەبی بە شێوازێکی دیکە قسە ئەکات سوورەوەردی بە شێوازێکی دیکە قسە ئەکات سەبارەت بە حەقیقەت ئەوانە لەناو بازنەی عیرفانە باز لە حەقیقەتەکەن و باز لە حەقیقەتە ڕەهاییەکەشەکەن بەڵام ئەوانە لەناو بازنەی عیرفانە باز لە حەقیقەتەکەن و باز لە حەقیقەتە ڕەهاییەکەشەکەن بۆیە من ئەوەی
ئایا حەقیقەتە ڕەهایەکە چییە؟ ئێخۆیان ناتوانن بە ئێمە بڵێنەوە. کێشەکە لێرەدا، ینی من ناڵێم نییە، من ناتوانم ڕەتیکەم و چکە بێ ئەزمموی بکەیت، وەک چۆن گوتم تۆ ناتوانیت ینی حەقیقەتی گوڵێک ببینی، ئەبێ ئەزمموی بکەی، واتە ببێ بە گوڵ. حەقیقەتی مردن بزانی چییە، ئەبێ ئەزمموی مردن بکەیت. بەڵام ئێستا ئێمە حەقیقەتی ژیان ئەزمموی ژیانیشمان کرد، ئێ نازانی حەقیقەتی ژیان چییە. ئایا بۆ بابەتی مردنیش ڕوبەڕووی هەمان دۆخ نابینەوە ئێمە؟ خۆ پرسیارەکە لێرێ. ئایا حەقیقەتی مردن وەکو حەقیقەتی ژیان نییە؟ ژیان چییە؟ ئەگە ژیان عیبارەت بیلەوەی کە هەموو ڕۆژەکان دووبارەی خۆ زۆر بێمانە دەرەچێت، زانێ؟ خۆ نابێەوە حەقیقەت بێ، ئەبێ شتێکی دیکە بێت. ئایا مردیش ڕوبەڕووی و دۆخەمان ناکاتەوە؟ پرسیارەکە لێرێ. زەمەنی فەلسەفە کەواتە حەقیقەت هونە. بە تێگەیشتنی من بەڵێ هونە. چونکە تۆ باسی هەر شتێکەکەی دیار نییە. تەنانەت وەک باسم کرد ئەوەی زانستیش وەڵامەداتەوە جەوهەری شتەکە نییە. چونکە بەردەوام لە گۆڕانکاری دەیشت، بەردەوام ینی گەردوون لە گۆڕانکاری دێت. حەقیقەت نابێ بگۆڕدرێت، ئەبێ سابت بێت، جێگیر بێت. ئەوەی ئاینیش وەڵاممانەداتەوە، ئێوە وەڵامێکە ئێمە پێویستمان بە ئەزمموونەکەیە. کەواتە ئەبێت چاوەڕێکین، چکە وونە شتەکە، ئەبێت چاوەڕێکین ئەزمموی بکەین. کەی ئەزمموونمان کرە و کات دەزانین زانین وایە یاوانی. سڵاوتان لێ بێ هێر و کەریم. سوپاس دەکەم هێروجیان. زەمەنی فەلسەفە بە بۆچوونی تۆ کام ڕایاڵە جێگای متمانەیە بۆ دەستخستنی حەقیقەت. ڕاستی ڕایاڵەکان ڕایاڵەی عەقڵی ینی مرۆڤ ئەزمموی کردیە، بە ڕایاڵەی عەقلیە ناتوانێت بکا بە حەقیقەت، ناتوانێت، تەنیا ئەتوانێت ینی ڕواڵەتی شتەکان ببینێت، ناتوانێت حەقیقەت جەوهەری شتەکە ببینێت. لە دیوی زانستیشە زانست نمونە دەڵێت ئێمە گەشەمان کردێ باشە مرۆڤ گەشەی کردو وەکو نەزەرەی تەتەوڕ ئەڵێ گەشەی کردووە. بەڵام ینی لە نەزەرەی تەتەوڕیشە ینی کۆمەڵێک ئیشکالیاتێکەوێتێ. بە نمونە مێشتی مرۆڤ ینی بە پێی نەزەرەی تەتەوڕ بێت، ینی هەموو شتێک بە نیوەی ئەتوانێت ینی بمێنێتەوە. مێشک کامڵە، چۆن خۆی کامڵ کرد؟ ئێوە پرسیارەوە نییە؟ و کۆمەڵێکشی دیکەشەیە، ینی ئەویش تووشی کۆمەڵێک بەریەکەوتن بووە و ئەوەی ئاینیش وەڵامەداتەوە. ئێماشت ینی بۆ مرۆڤ یان جێگای متمانە نییە. ئەو دەڵێ ئێوە خوڵقاون، کەی خوڵقاوی؟ ینی باشترین وەڵامیان مەسەلەن دەڵێ 10,000 ساڵ. 10,000 ساڵ خۆ هەریز نییە. ینی لە ڕووی زانستیەوە ڕەت کراوەتەوە بابەتە، ڕەت کراوەتەوە، کەواتەوەش ئەسڵی نییە. بابەتی دیکەش ینی تۆ لە دیوە ئاینەکە بێ ئیمان بێنی، ینی نەک دەبی واز لە عەقڵەکە بێنی، چکە بابەتی دینی ئیمانە، بڕاستی پەیوەندی بە عەقڵەوە نییە. ئەبێ ئیمان بێنی، ئایا تۆ ئیمانی پێدەنی یان ناینی و پەیوەندی بە خۆتەوە هەیە؟ ئایا تۆ ئەزمموی و بابەتاکە یان نایکەی و پەیوەندی بە خۆتەوە هەیە؟ بۆیە ینی وەکو ڕایاڵەکان ڕاستی هەموو ڕایاڵەکان لە ژێر گوماندا بە تێگەیشتنی من، هەر هەمیان لە ژێر گوماندانەوەنا. چکە هیچێکە چیان پێمان ناڵێ خودی حەقیقەت ئەوەیە لەبەرەوەی مرۆڤ حەزەکە ببینێت، ناتوانێ بیبینی. ئەو دەڵێ کەی مردی ئەو کاتی مەسەلەن حەقیقەتەکە دەبین. کەواتە ئاین وا بڵێ وانەڵێ تۆ هەر دەمری، ئەزمموونەکە ئەو کاتێکی تۆ یعنی هیچ پێویستت بە وەڵامە نەبوو ئەسڵا. زەمەنی فەلسەفە کەواتە حەقیقەت هونە. وەڵامم دایتەوە، بەڵێ ونە. یادگار ڕزگار مامۆستا تا ئێستا مرۆڤایەتی گەیشتووەتە حەقیقەتی شتێک نەخێر وێنای کردووە. نمونە من باسی ئاوم کرد، ئەڵێت ئۆکسجین و هایدرۆجین، دوو هایدرۆجین و ئۆکسجینێک. ئێوە تایبەتمەندیەکەیە دێ، یعنی نە خودی ئاو. خودی ئاو چییە؟ و جەستەی ئێمە 3/4 ئاوە. ئێمە بۆچی بە ئاویژە خنچین؟ خۆجی پرسیارەوە.
ئایا حەقەتی ئێمە و ئاو چییە؟ وە خاڵی هاوبەش و جیاوازیمان چی ئێمە؟ لێرە بەریەکەوتنەکان دروستە بێ پرسیارەکان دەوروژێندرێن. بۆیە من گوتم یعنی مرۆڤ کاتێک حەقیقەت ئەناسێت ئەو کاتە ئەتوانێت پرسیارە جەوهەریەکان بوروژێنێت. ئەگەر حەقیقەت نەناسێتن ئەو هەمیشە دێ پرسیاری فزوولی دەوروژێنێ، ئەو پرسیارە بێمانایانە، ئەو پرسیارەکانی ئەو پرسیارانەی کە هیچ مانایەکیان یاستان ینی تۆ وەڵامەکەی بزانیم نەزانی هیچ نییە. بەڵام پرسیاری جەوهەری بە تێگەیشتنی من ینی بابەتی حەقیقەت ناسیە. بۆیە من پێم وایە ینی حەقیقەت داینەمۆی وروژانی پرسیارە جەوهەریەکانە لە لای ئینسان. واتە مرۆڤ تاوەکو حەقیقەت نەناسێت ناتوانێت بێ بەگەڕیدا. پێشەنگ فایق بۆ چوونی چ لەسەر ئەو کەسانی دەڵێن ئێمە پێش 500 ساڵ نەزان بووین و چۆن سەرچاوەی زانینەکانمان ئاین ئەفسانەکان بووە، بەڵام بە هاتنی زانست ئێمە کەوتینە گۆمی زانینەکان و زانینێک کە گومان هەڵ ناگرێت. زانینێک کە گومان هەڵ ناگرێت بەڵام بە هاتنی زانست ئێمە کەوتینە گۆمی زانینەکانەوە، زانینێک کە گومان هەڵ ناگرێت. ئەستان بابەتی زانین کاکە پێشەنگجان بابەتی زانین هەلێ بە خودی خۆی لەژێر پرسیاردەیە. ئایا مرۆڤ دەتوانێت بزانێت ئەگەر کەسێک دەڵێ بەڵێ با پێمان بڵێ زانین چییە؟ بۆی بە تێگەیشتنی من مرۆڤ ناتوانێت بزانێت بەڵکو وێنای زانینەکات. کۆمەڵێک چەمک هەیە ینی لە زمنی وانە حەقیقەتیشە، حەقیقەتە مەسەن ئەخلاقە، زانینە، ئیلاهە، چەمچی مردنە تەنانەت، چەمچی ژیانە، چەمچی ئازادیە. ینی کۆمەڵێک چەمەکەن ئەوانە بە تێگەیشتنی من لە دەرەوەی فامی ئینسانن. مرۆڤ ناتوانێت بەو شتانە بکات. بۆیە زانین خودی خۆی لەژێر پرسیاردەیە. ینی مرۆڤ ئاتوانێت ئەوەی هەیە بزانێت یا وێنای زانینەکە. ئەسڵەن زانین چییە؟ پرسیارەکە لێرێ زانین چییە؟ چونکە مرۆڤ هەرچی ئەزانێ هێشتا هیچ نازانێت. کەواتە زانین چییە؟ ئەوە پرسیارە. بۆیە ئەوە ڕاست نییە تۆ بڵێیت ینی بەهۆی زانینەوە ئێمە ینی گومانمان نەمان. نەخێوانێ ڕاست نییە، بە تێگەیشتنی من ڕاست نییە. بەڵام هایدیگەر وتەنی زانست لە ناو خۆیدا خاوەن دوو میتافیزیکە، بۆیە قەت حەقیقەتی مطلق هەڵ ناگرێت. سەبارەت بە دیدەکەی هایدیگەر، تەمان هایدیگەر هەر خودی خۆی ینی بەریەکەوتنی فکری هەبوو. باشە هەرچەندە بابەتەکە هایدیگەر نیە ڕاستی، بەڵام ئەو لە وجودیەتە ینی بۆ عەدەمیە دەچێت. ینی هەر خودی خۆی بەریەکەوتنی فکری هەیە و خودی خۆی ینی ئەوەی کە خودی خۆی دەیگوت لەگەڵ حەقیقەتی ژیانی خۆی، ممارەسەی ژیانی خۆی، ینی دووشتی پێچەوانە بوون ڕاستی. بۆیە من وەکو خۆم لەگەڵ ڕێزم بۆ هەموو بەڕێزانەی کە کاریگەری هایدیگەر هەر کەسێک شتیان بەسەر بێ، من قسە لە هایدیگەر وەرناگرم وەکو خۆم، چونکە بەریەکەوتنی فکری هەیە. ئەوە یەک. دوو، خودی قسەکانی لەگەڵ ژیانیە دووشتی لێ ڕێک پێچەوانە بوون. ئەو نەیتوانی هەنا ئارنت بپارێزێ کە خۆشەویستەکەی خۆی بوو بە حساب، هەمیشە نامەشی بۆ نرد. لەگە ئەوە ڕازگۆ نەبوو، واتە لەگەڵ خۆشەویستی خودی خۆیان ڕازگۆیی نەبووە. ئەو جوولەکە بوو نەیتوانی بیپارێزی بە حساب ئەو نازی بوو. ئەو لە پێناوەی ببێ سەرۆکی زانکۆ بوو بە نازی. تۆ ئەوە نازم ینی با قسە لە ساحەی دیکە نەکەی، چکە باسەکە ئەو نییە. کەواتە کاتێک پرسیارێک دەکرێت بۆ نمونە ئامانجی ژیان چییە بۆ لێرەین، ئایا کام وەڵام دەکرێت قبولکەین بۆی؟ زانست، ئاین، فەلسەفە یان هەمویان؟ وەڵام هیچیان لەسەر جەوهەرەکەی نادوێن. هیچیان لەسەر جەوهەرەکەی نادوێن، بەڵام زانست بڵین دێ وێنایەکات واتە ئەوڵێ لەسەر بابەتەکە گۆڕانکاریە بەردەوامیە. باشە لە ڕووی عەقلیشە
تۆ بیرەکەیتەوە هێشتەکانت دووبارن ینی زۆر پێمانە دەرەچی لە ڕووی ئاینیشە ئاین دەڵێت ئەوە لە ناوەچێت ئێخر زانست وەڵامەدات و دەڵێ ئەوە بە ملیار ساڵ هەیە بە ملیاران ساڵە و بابەتە هەیە ئێخر ئەوە گەشتەکە کاتیە کە ئەو تعریفەی ئاین دەیدات دەڵێ کاتیە کاتی بوو بە ملیارات ساڵ ینی ئەخرۆش جێی پرسیارەوە نییە بۆیە پێم وایە ینی هیچ یەکەچیان حقەتی ژیان نادەن تەنانەت ئەو وەڵامەی ئاینیش ینی جێگای متمانە نییە و بابەتە ینی مرۆڤ ناتوانێت متمانەی پێ بکە ئەتوانی ئیمانی پێبێنێت چکە دووشتە بالێک جاکەینەوە ئەتوانی ئیمانی پێبێنی ئەو ئیمانەت لە ترسایە بەهۆی غەریزەیە بەهۆی چاوچنۆکی زانینەوەی هەرچیە ئەو پەیوەندی بە خۆتەوەی بەڵام وەکو ئەوەی تۆ بڵێ لە ڕووی عەقڵە متمانەی پێ بکەوێ ناتوانانی ڕاستی جێگای متمانە نییە هێرو کەریم بەڵام مامۆستا دەڵێن ئەو جۆرە مرۆڤە مرۆڤی عاقڵە واتە ناڵێن چ مرۆڤێکە بەزەبەت هەمان شتە من گوتم یعنی زانستیش دێت نمونە دەڵێت ئێمە نەوە عاقڵەکەی مرۆڤایەتی باشە لە پێش ئێمە مرۆڤی تر هەبووە ئەوان باش نەبووین لە ڕووی عاقڵە زۆر باش نەبووین باش ئێمە چین پرسیارەکە لێرەیە مرۆڤ چییە پرسیارەکە لێرێ خۆ بەڵام وەڵام نادرێتەوە واتە ئەوە تایبەتمەندیە ئەوە تایبەتمەندی مێژووی ئێمەیە ئێمە یەک دەڵێ لە مەیمونەوە هاتووی ئەوی تر ئاین دەڵێن لە قوڕ دروست کرای مەسەرەن نەزەری تەتەوڕ دەڵێ نەخێر گەشت کردێت لە میکرۆبە کە نازانم لە چییە ئیتر لە خشۆکەکانەوە هاتی ئیتر لە ئەوەی بوونەوەرە ئاویەکان دواتر بۆتە کەناردەریا دواتر بۆتە ئاژەڵ دواتر بەو شێوازە گەشت کردووە ئەخر ئێستا من چین پرسیارەکە لێرێ حقەتی من چییە ئایا حقەتی من میکرۆبێکە ئەی میکرۆبەکە چییە حقەتی میکرۆبەکە چییە پرسیارە جەوهەریەکان لێرە دەوروژێندرێن کاتێک مرۆڤ بە دوای حقەتە ئاگەڕێت ئەبۆیە جێگای باوەڕ نیە وەش ڕاستی جێگای باوەڕ نیە وێناکردنە بابەتەکە بەس وێناکردنە بە تێگەیشتنی من هێرۆ کەریم کەواتە زانی ڕێژەیە بە تێگەیشتنی من زانین هەر نییە ینی مرۆڤ ناتوانێت بگا بەزانین وێنایەکە وێنای شتەکەکە زیاتر نییە بە حقەت چونکە بابەتی زانین تۆ هەر چەند ئەیزانیت هەر چەند ئەیزانیت بڕۆ 50 ساڵ بخوێنەوە باشە دوجار لەوانەیە بچووکترین پرسیارت لێ بکرێت تۆ ڕابوەستیت وەڵامت پێ نییە کەواتە 50 ساڵە چیت خوێندوتەوە واتە زانی شتێک نییە تۆ وەریگریت وەکو حەقیقەتەکەیە بۆیە من ئەو کۆمەڵە چەمکەی کە هەیە ببورن پێم وایە لە فامی ئینسان گەورەترەوە ڕاستی بابەتی ئازادی ئەخلاقە مەسەلەن زانینە ئیلاهە بابەتی مردنە ژیانە مرۆڤە تەنانەت ینی مرۆڤ ناتوانێت فامی ئینسان ئەوە نییە تێی بگە نازانێت ئەتوانێت وێنای بکە بەڵام زۆر جار ئەو وێناکردنی لێ ئەبێتە شتەکە لە کاتێکە خودی ئەو وێناکردن ینی لە زمنی ئەوانش زانینە بابەتی زانین بەس وێناکردنە پارێزەر هەوراس فارس دەست خۆش بوو بابەتە کە بۆتە پرسیاری هەموو فەیلسوفان و عاریفان من چەند پرسیارێک ئارەسەی بەڕێز دەکەم گریمان مرۆڤ گەشت بە حەقیقەت ئایا دوایی ئەم قۆناغا مرۆڤ بە دوای چی دابگەڕێ پرسیارێکی زۆر معقولە کاکە هەورازیان ڕاستی من پێم وایە یعنی حقیقت بۆیە شاردراوەیە مرۆڤ کاتێک نمونە من بێم هەموو فکرەکانی خۆ لە کتێبێکا بنووسمەوە تۆ کاتێک جارێک خوێنتەوە ئیتر پێویست بە فەرەیدون نامێنێتەوە زانی واتە حقیقەتی فەرەیدون بێمانا دەرەچێت بۆیە بە تێگەیشتنی من حقیقت بۆیە شاراوەیە بۆی مرۆڤ هەمیشە بە دوایدا عەوتاڵ بێت چکە مرۆڤ کاتێک شتێک بە ئاسانی کەتە بەردەستی نرخی نازانێت مرۆڤ چاوچنۆکە حەزەکە هەموو شتێک بزانێت بەڵام کاتێک هەندێک شتی لێ ئەشاردرێتەوە لە فامی ئەو گەورەترە ناچارە بە دوایدا بگەڕێت هەر بۆیە زانست دێداهێنانەکە بە عەقڵ دەرکردن
مەسەلەن ئەزمموی زیاترەکە ئەها گەڕیدەی زیاترەکە ئاین ناچارەکرێ بێ کۆمەڵک وەڵامی ترمامداتێ هەموو هۆکارەکە چێت چکە شتەکە شاراوەیە یعنی دیوە میتافیزیکەکان شاراوان حقیقەت کە بەشێکە تایدا بۆیە مرۆڤ هەمیشە حەزەکات بیزانێت کاتێک تۆ زانیت نمونە کاتێک تۆ زانیت مردن چییە زانی مردن خودی خۆی بەهای نامێنێت بەهاکەی لەدەستدات بەهای لەدەستدات کاتێک تۆ زانیت وجود چییە خودی وجود بەهای نامێنێت بۆی ئەو چەمکانە بە تێگەیشتنی شاراون بۆی هەمیشە عەوداڵ بێ مرۆڤ ڕاستە ینی ئەو بۆیە مرۆڤ کاتێک ینی حەقیقەتی شتەکانی دۆزیوە ئیتر بە دوای چی دابکەڕ هیچ مانا نامێنێتەوە ئایا حەقیقەت ئەو چەمکەنیە کە تا چەند هەوڵی بۆ ئەدەین لێ نزیک بینەوە لێ دوور ئەکەوینەوە ئایا حەقیقەت ئەو چەمکەنیە کە تا چەند هەوڵی بۆ ئەدەین لێ نزیک بینەوە لێ دوور ئەکەوینەوە ڕاستی پرسیارەکە زۆر وازح نییە کاکە هەوراجیان حەقیقەت خودی خۆی شتەکە ونە یعنی مرۆڤ هەوڵەدا بیدۆزێت بەڵام کاتێک هەوڵەدات یعنی دەکرێت و دیدەی جەنابەت ڕاست بێت کاتێک هەوڵەدات تەمەشاکە کۆمەڵک ئاراسی دیکەی دێتە پێش دەبێت ئیتر گومانەکە بە کام ئاراسەدا بڕوە جاری کاتێک بە ئاراستەیەکە ڕوا سەیرەکە ها کۆمەڵێک ئاراستی تر لی دوور کەوتۆتەوە لە بریەوەی لێ نزیک بێتەوە یعنی هەمان ئەو دیدەی تۆ دەکرێت ڕاست بێت دەکرێت بەو شێوازە تەفسیری بکەین پرسیاری سێم ئەگەر مرۆڤ بزانێت کە نازانێت چۆن ئەم پارادۆکسە چارەسەر ئەکەیت بزانێت کە نازانێت کاتێک مرۆڤ ینی ئاشنا بێت بۆی کە نەزانە ئیترەوە گەورەترین زانی نەزانی بەڵام لە منتەلەقی معریفەوە بڵێ من نازانم نەک کەسێک مەسەلەن بە عەشایری دەڵێ کاکە من کۆڵەوارێکم مەسەلەن هیچ شتێک نازانم ئەوە ناو دەربڕینە عەشایریە نا لە منتەلەقی معریفەوە بە نمونە سوکرات دەیگو من و خەڵکی ئەسینان نەزانین بەڵام من دەزانم نەزانین ئەوان نایزانم یعنی هەموو جیاوازەکانی سوکرات و خەڵکی ئەسینە ئەوەندە بوو بەڵام نەزانیەکەی سوکرات لەو پەڕی زاناییەوە هاتبوو بۆیە دانی بە نەزانیانە بۆچی ئێخر زانین یعنی نە سەرەتایی هەیە نە کۆتایی هەیە تو دوجار هەر نەزانیت ئەوان نەزانەکانن پێیان وایە کە مەسەلەن کەم شتێک بزانن ئیترەوە هەموو شت زانینەکەی نەخێر خودی زانین خودی خۆی لەژێر پرسیارە ئیمام عەلی ئەڵێت پرسیاری چوارم ئیمام عەلی ئەڵێ بە چاوی سەر خوا ببینم هیچ شتێک سەبارەت بە ئیمانی من ناگۆڕێت ئایا ئەم حەقیقەتە لەکوێ سەرچاوی گرتووە ئەوە لە دیوە عیرفانیەکە سەرچاوی گرتووە لە دیوە عیرفانیەکەەوە سەرچاوی گرتووە نەک لە دیوی ڕواڵەتی چونکە پێشتر ئاماژەم بە حەلازدا دەیگوت ئەنە الحەق خۆ ناکری ینی کەسێک لەو گۆڕەوە زانی بەڵام ناشکرێ بین متمانەی پێ بکەین ینی ئێمە ئێستا لە دووڕیانێکی واتە دەبی بین هەمان ئەزمموی حەلاز بکەینەوە بۆی بزانین ئەنە الحەق یانی چی وە حەق چێ ئەسڵەن کاتێک ناتوانێت ئەو ئەزممونەش بکەینەوە چکە ئەو ئەزممونەش ئەزممونێکی ئاسان نییە ئەگەر ئاسان بواە هەموو ئینسانەکان دەچونێ کرد بەڵام ئاسان نییە کەواتە ڕێگای گەیشتن بە حەقیقەت ئەبێ ڕێگایەکی زۆر ئاڵۆز بێت و حەقیقەت ئەبێ زۆر چێژبەخش بێت بۆی ئەوەندە دوورە لە ئێمە بۆی ئێمە ناتوانین پێی بکەین هەمیشە ئەبێ بە دوایە ڕابکەین پرسیاری پێنجەم ئایا سەبارەت بەو پرسەی کە جەنابەت باسیەکەیت کە مرۆڤ ناگات بە جەوهەر ئایا بۆچوونت چی لەسەر حەرەکەی جەوهەری مەلا سەدرا ڕاستی بابەتی مەلا سەدرا کاکە هەوراجیان مەلا سەدرا لە دیوە عیرفانیەکە دێ قسەکە یعنی ئەو فەلسەفەی کە ئەو دایڕشتیە فەلسەفەکەی زۆر جوانە من وەکو خۆم ڕاستی ینی معجبم بە مەلا سەدرا
و مرۆڤێک ینی مرۆڤێکی مەزنە ئەو بابەتەکەی وی عیرفانە ینی دەبی ئەزمون بکەی ئەزمون تۆ کاتێک ئەزمونی شتەکە نەکەی ینی بامەلا سەدرە نەبی با نازانم چێ بێ وا بڵێت ینی هەمیشە لە ژێر گوماندا شتەکە ئەکەوێتە ژێر گومان بۆچی خودی مرۆڤ حەزەکە خودی خۆی شتەکە ببینێت ئەوەی مەلا سەدرە دەیڵێت مەسەلەن ئەوەی ابن عەرەبی دەیڵێت تەنانەت ئەوەی سپینوزە دەیگوت هەمویان ڕاست دەکەن دەکرێت ڕاست بکەن دەکرێت ڕاست بکەن بەڵام بۆ من و تۆ جێگای گومانە بۆچی خۆ من و تۆ شتەکە نابینین بۆیە ئەکەوێتە ژێر پرسیارە و ڕاستی ئەوەی مەلا سەدرەش هەمان حاڵەتە ئەو لە دیوە عیرفانەکە قسەکە من گوتم ینی عیرفان بانگەشەی حەقیقەتی ڕەهاکە بەس عیرفانە ئەتوانێت عیرفان هەر بە دیوە ئاینیەکە نا چکە ڕوونم کردەوە پێشنگ فایق ئاخر مامۆستا ئەوەی بۆ سەرۆکی زانکۆ بۆتە نازی واتە ئەوە نییە کە قسەی لێ وەرنەگرین چۆن هیمیش دەڵێ کە دەمنووسی بۆ ناوبانگ دەمنووسی سەرەتا و کتێبەکانم نەدەفرۆشان دڵگران بووم دڵگرام ئایا ئەمە واتە ئەوەیە کە قسەی لێ وەرنەگرین کاکە پێشەنگیان جەنابەت ئازادی قسە لە هایدیگەر وەرەگری یا وەرناگری بەڵام من مرۆڤ بە قسە ناناسم بە کردارەی ناسم ئەوە تێگەیشتنی منە من کرداری مرۆڤم ئەوێت نەک قسە چونکە هەمووان نەتوانە قسە بکەن من بۆچی ڕەخنەم تەنانەت لە شۆپنهاوەریش گرتووە شۆپنهاوەر بانگەشەی خۆکوشتنی خەڵکێکە دەیگۆ بێمانەیە ژیان کەچی ئەو کاتێک دەچوە حەلاقی دەچوە سەر تاشخانە ڕێگەی نەتدا موسی بۆ بەکار بێ دەترسا لە مردن هەمیشە دەمانچەی پێ بوو ئەخرە من عاشقی و مرۆڤە دووڕوانە نیم کردار و قسەی جیاواز بێت من مرۆڤم ئەوێ قسە و کرداری یەک بێت من بۆیە ئەڵێم قسەی لێ وەرناگرم جەنابەت ئازادی ئەتوانی لە هایدیگەر وەردەگری لە شۆپنهاوەر وەردەگری لە هەر شێ وەردەگری کە قسە و کرداریش یەک نەبێت جەنابەت ئازادی بەڵام من وەکو خۆم مەبدەئیەن هەر کەسێک کرداری جوانی هەبێت ئیشم بە قسەکەی نییە قسەکەی هەرچێکەی خۆیتی هیچ لەکنە مۆزوع نییە قسە چونکە هەمووان نەتوانن قسە بکەن هەمووان دەزانن قسە بکەن بەڵام هەمووان ناتوانن کردەی چاک بکەن دواتر نازیبوون بۆتە هۆکاری قوربانی 56 ملیۆن مرۆڤ چۆن قسە لەوە وەرەگرم چۆن قسە لە کەسێک وەرەگرم فەیلسوفی نازیەکان بوو بێت چۆن قسە لە کەسێک وەرەگرم کە ڕاسیزم بوو بێت نەتەوە پەرست بوو بێت ئێمە قسەی لێ وەرناگرم لە کاتێکە دێ باس لە جەوهەر و باس لە میتافیزیک و نازانم چ دەکەن ئێمە قسەی لێ وەرناگرم وەکو خۆم هەموو بە ئەو بەڕێزانشی کە عاشقن بە دیدەکانی هایدیگەر من دەیانخەمە سەرسرم باولۆ بۆ خۆیان قسەی لێ وەرگرم بەڵام من وەکو خۆم مەبدەئیە وەکو فەرەیدون مرۆڤ بە کردارە ناسم نەک بە قسە کرداری مرۆڤ جوان بێت ئیشم بەوە نییە چ ڕەنگە چ ئاینە چ قسەکەکە هیچ لەکنە مۆزۆنیەوە تەنیا کردار هایدیگەر کردارەکانیم پێ ڕاست نەبوو ئیدی قسەی بۆ خۆی چی کردیە کەیف خۆیتی شۆپنهاوەر هەمان حاڵەت کۆمەڵێک فەیلسوفی تریش هەمان حاڵەتن واتە مرۆڤ ئەبێ کردار و قسەی یەک بێت ئەگەر یەک نەبوو وەکو خۆم من ڕەتێکم وەکو خۆم ناڵێم با کەسی تر ڕەتی کاتەوە یان فرۆید کە لە ڕووی دەرونیەوە دەڵێن کاریگەری لاوازی باوکی لەسەر بوو نشینی فرۆید کاکە پێشەنگیان من وەڵامم دایتەوە سەبارەت بە هایدیگەر سەبارەت بە فرۆیدیش هەمان حاڵەت من ڕەخنەم لە فرۆید گرتووە بە مانتەقیش ڕەخنەم لێ گرتووە چونکە ئەو بابەتەی ئەو زانستی نییە بۆ چوونە دەکرێ وا بێت دەکرێ وانە بێت دواتر زۆربەی بۆچوونەکانی فرۆید لە سوودی لە ئەوە وەرگرتیە دۆستۆفسکی وەرگرتووە باشە لە مەسەلەن لە ئەوەی شکسپیری وەرگرتووە لە شانۆگەری شکسپیری هاملێت لەوی وەرگرتووە ینی تۆ فکرە لەو بابەتانە وەربگری دواتر بینی بیکێ زانست ئەخر بۆیە نۆبڵی وەرنەگرت لە بواری زانستیشا وەری نەگرت ینی چەندین جار هەوڵیدا نەیتوانی 22 جار هەوڵیدا ینی خەڵاتی نۆبڵ وەربگری لە بواری زاناییەکەی وەری نەگرت
دواتر هەروازی لە زاناییەکە هینە یەخەی ئەدەبی کرد موسا و تەوحیدی نووسی لە ساڵی 1936 لەویش ئەمنیت و چەند ماوەرگرەوی شەڕەندەی وەرگرت یعنی هەر خودی خۆی وازی لە زاناییەکە هینا بوو دوای ئانای کچی بخوێنەوە ئانا هەر کتێبەکەی ئانا بخوێنەوە کچی خۆیەتی باشە خۆ قسەی فەرەیدونی نییە بخوێنەوە بزانە فرۆی چ بوو بەڵام ئەو تاچی ئێمە ئەوەندە معجیبە بە فرۆید ڕاستی خەڵکی زۆر بەتواناتر هەیە ئەوە بۆ مانایانیە فرۆید زەربەی سفرەکەی من هیوادارم وەکو خۆی بگات چکە بابەتەکە نە فرۆیدە ناهی دیگەرە بابەتەکە حەقیقەتە جیاوازە دیارە کەس پرسیاری نما سوپاسانەکەم سوپاس بۆ ئامادەبوونی هەمووتان سوپاس بۆ کاتپێدانی خۆتان و خوازیارشیم لە کەم و کوڕەکانم چاوپۆشی بکەن تا بابەتی دیتر کە من سمینارێکی ترم ماوە لەسەر بۆچوونەکانی یا پرۆژەی ئاشتی کاند تاو کاتە چاویەکە بێکەتان ماچەکەم سوپاس بۆ کاتپێدانی خۆتان و ئامادەبوونتان کاتێکی خۆش شەوی هەمووتان شات و ماڵتەنەوە